سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتی شیریکە. دەکرێت بڵم گفتوگوی ئەمشەومان گفتوگویەکی گەرم و پرزانیاری دەبێت سەبارەت بە بارودۆخ و گوزەرانی خەڵک لە هەرێمی کوردستان بە تایبەت موچەخۆران. دیارە دەمەوێت پەردە لەسەر هەندێک لەو زانیاریە نەبیستراوانە هەڵبدەینەوە کە ڕەنگە خەڵک چاوەڕێی بێداخۆ هەرێم و بەغدا کەی دەکەنە ڕێکەوتن سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ تاکەی چاومان لە دەستی بەغدا بێ بە قەرز و قۆڵا هەرمانگە و بڕێک پارە بۆ هەرێمی کوردستان دابین بکە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکەی خەڵک لەگەڵ مانگدا لە موچەی هەمانگ مانگ وەردەگرێت نەوەک موچەی 3 مانگ و 4 مانگ پێشتر وەربگرێت. هەمووم پرسیارانە لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن و هەروەها ئەندامی لیژنەی دارایین و هەمیشە لەسەر بەرمەبنای زانیاریەکانی توانیوێتی مژدەی دڵخۆشکرد بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بدا. دکتۆرە نەرمین سپاس بۆ ئەم دەرفەتەکە بەێمەدا پێکەوە گفتوگۆ بکەین. دو پەرستەندەکان چییە سەبارەت بە و کێشە و ئاستەنگیانی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە سەبارەت بە بودجە؟ سەرەتا سڵاو لە بەڕێست و لە سەرجەم بینەرانی کورسات نیوز و بەرنامەکەت. دیارە بابەتی شایستەکانی هەرێمی کوردستان و بودجەی هەرێم لە بودجەی فودرالی و هەروەها کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کێکە لە بابەتە گرنگەکان کە توانین بڵێن لە ماوەی چەند مانگی ڕابردووە تەوەرێکی سەرەکی دانیشتنەکانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران بووە و لە هەمان کاتیشا ڕەنگە لەسەر ئاستی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیژێکی بوو بێت لە تەوەرەکانی گفتوگۆ و دانوستانەکانی ماوەی ڕابردوو. سەبارەت بە لیژنەی دارایی دیارە ئێمە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەوە لە دوای ئەوەی کە بودجەی حکوومەتی فیدراڵی بۆ 3 ساڵی 2023 و 24 و 25 پەسەند کرا لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووەوە توانین بڵین لە مانگی هەشتی شاکەوتە بواری جێبەجێکردنەوە بە دوواداچوونمان کردووە بۆ مەسەلەی جێبەجێکردنی ئەم یاسایە و ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی لەلایەن حکوومەتی فیدراڵەوە. یەکێک لەو تەوەرە سەرەکیانەی کە بەڕاستی لە ماوەی ڕابردووە وەکو فراکسیۆنە کوردیەکان و وەکو لیژنەی دارایی هەڵوێستی زۆرمان لەسەر کردەوە بابەتی پشکی هەرێمی کوردستانە کە لە نێو یاساکەیە زیاتر لە 16 تریلیۆن دینارە بەڵام ڕوبەڕووی ئاستەنگی خەرجکردنی ئەم بڕەپارەیە بووینەوە لە ماوەی ڕابردووە کە بەهۆی ئەو دەقانەی کە لە ساڵی 2015 لە ناو قانونی موازنەی عێراقیە جێگیر کراوە کە خەرجی یاخود پشکی هەرێمی کوردستانی بەستبووە بە ئەوەی کە پێوترێ خەرجی کردداری یاخود ئینفاقی فعلی کە ئەمە لە ماوەی ساڵانی ڕابردووە توانم بڵێم گفتوگۆی لە بارەوە نەکراوە هەڵوێستی لەسەر نەکراوە تاوەکو ئەم بودجەی ئەم ساڵی 2023 کە تێپەڕی کە ئەمەش بۆ هۆیەوەیکەوە ئەو بڕەپارەی کە بەڕاستەقینەوە بە فعلیە گاتە هەرێمی کوردستان کەمترێکە لەوەی کە لەناو بودجەیە جێگیر کرابوو. هەر بۆیە ئێمە هەوڵەکانمان لە ماوەی ڕابردووە بۆ ئەوە بکوا چۆن بتوانین چارەسەری ئەم گرفتە بکەین چونکە مانەوەی ئەم گرفتە لە ئێستا لە داهاتووەوە کاتکەوە هەرێمی کوردستان تەواوی شایستەکانی خۆی پێنەگات بە تایبەتی کە هەرێم لە توانین بڵێن لە 25 سێ ساڵی پارەوە نەیتوانیوە نەوتی خۆی هەناردە بکە بە شێوەیەکی سەربەخۆوە لە دوای بڕیاری دادگای نەبژوانی پاریس ئەم دەسەڵاتە دراوەتەوە بە حکوومەتی فیدراڵ وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆ کە مامەڵە بە نەوتی هەرێمی کوردستانەوە بکەن کە ئەمەشتا ئەم چرکە ساتەش هێشتا نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا و هەناردە نەکراوەتەوە مەژوای کردووە ئەو بڕەپارەی کە لە ناو بودجەی حکوومەتی فیدراڵە جێگیر کرابوو وەکو موساهەمە و بەشدارێتی هەرێمی کوردستان بە داهاتی نەوتی حکوومەتی فیدراڵ بەپێی قسەکانی ئەمڕۆی وەزیری دارایی ئەڵێ ئێمە هیچ دینارێکمان لەو نەوتی هەرێمی کوردستان دەست نەکەوتووە لە بەرەوەی کە نەتوانراوە نەوت هەناردە بکرێتەوە. لە بەرامبەرە هەرێمی کوردستان کۆمەڵە پابندی تری لەسەردانراوە وێڕایەوە 400,000 بەرمیل نەوتەی کە لە ناو بودجەیە لەسەری فەرز کراوە لامان کاتە داهاتە نانەوتیەکان بەڕێژی لە 150 داهاتە ناوتەکان بەپێی یاسای ئیدارەی مالی کە لە ساڵی 2019 ئەم یاسایە دانراوە و ئەمەش پابندێکی ترە لەسەر هەرێمی کوردستان دانرابوو لەگەڵ کۆمەڵی پابندی تری ئیداری و ژمێریاری کە ساڕەنگە کات نەبێ باسیکەین. دەرەنجامی هەموو ئەم بابەتانەوەیەکەوە
ئەو بڕەپارەی کە لە ساڵی 2023 نێدراوە بۆ هەرێمی کوردستان و بەوانەشەوە کە بە قەرز دراوە بە هەرێمی کوردستان بە شێوەی نەکردوکەوە حکوومەتی هەرێم لانی کەم موچەی 12 مانگ دابشکا بەڵکو ئەوەی کەوا بینیمان هەتاوەکو موچەی مانگی 9 دابشکراوە و موچەی مانگەکانی 10 و 11 و 12 خەرج نەکرا کە ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە گرفتێکی گەورەیە بۆ بژێ و با بڵێن گوزەرانی فەرمانبەران و موچەخۆران بە شێوەیەکی گشتی هەر بۆیە ئێمە لە ماوەی چەمانی ڕابردووە لە کۆبوونەوە بەردەوامەکانمان لەگەڵ ئەو لیژنەیە کە بەڕێز سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ پێکی هێناوە بۆ چارەسەرکردنی پرسی موچە لە هەرێمی کوردستان دانیشتنی کۆبوونەوەکانمان بەردەوام بووە بۆ ئەوەی کەوا لە هەمواری ئەو یاسایی کە چاڕوان نەکرێت بۆ ساڵی 2024 بێتە پەرلەمان بتوانین ئێمە کێشەی موچە بە شێوەیەکی ڕێشەی چارەسەرکەین لە ئێستا و لە داهاتوو بۆ ئەوەی کەوا چیتر پرسی موچە و دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە هەر بۆیە توانین بڵێن خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە جۆرێک لە لێتێگەیشتن هەیە لە نزیکبوونەوەی بیرروبۆچوونەکان هەیە لە پێشنیازەکان هەیە و تا ڕادەیەکی باشیش کۆدەنگیەک هەیە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە لە ناو لیژنەی داراییە بۆ ئەوەی کەوا پرسی موچە بە تایبەت جیا بکرێتەوە لە هەموو هاوکێشە دارایی و سیاسی و ژمێریارەکان و یاسایەکانی ناو قانونی موازنەواتە بوا بێ بە شێوەیەکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاو شێوەی موچەی فەرمانبەرانی حکوومەتی فیدراڵ مانگانە لە کاتی خۆیان بنێردرێ بەبێ دواکەوتن و هیچ کاتێ بربەستی بۆ دروست نەبێت بۆ ئەم بابەتە بەڕاستی دوو خاڵ هەیە زۆر گرنگە کە باسی کەم یەکێکیانەوەیە کە پێویستە یاسای بودجە هەموار بکرێتەوە خاڵی دووەم ئەوەیە کە پێویستە هەرێمی کوردستان ئەو ڕێکارانەی کە پێویستن بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران لەگەڵ موچەی فەرمانبەرانی فیدراڵیە بە هەماشە مامەڵیان لەگەڵا بکرێ پێویستە زانیاری و داتای تەواو و دروست سەبارەت بە ژمارەی فەرمانبەران و بڕی موچەکانیان و دەرماڵەکانیان و لێبڕینەکانیان هەموو ئەمانە برێتە حکوومەتی فیدراڵی وەکەوەی کەوا وەزارەتی دارایی لە ڕۆژی 16 ئەم مانگەیە بە نووسراوێک ئاراستی سەرجەم دام و دەستگاکانی دەوڵەتی عێراقی کردو لە نێویشیانە بۆ وەزارەتی دارایی ئابووری هەرێمی کوردستان وتێتی یا ئاماژەی بۆ کردو لە نووسراوەکە کە ئەوان بۆ خەرجکردنی موچەی مانگی یەک و مانگەکانی داهاتوو تا کاتی پەسەندکردنی هەمواری یاسای بودجە پێویستە مانگانە زانیاری تەواو سەبارەت بە موبلیستی موچەخۆران بنێرنە وەزارەتی دارایی وردبینی بۆ بکرێ تاوەکو ئەوانج بتوانن موچە خەرج بکەن چونکە ئەمڕۆ لە کۆبوونەوەمانە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی ئاماژەی بەوە کرد ئەوان لە ئێستاە جگەل لە موچە تا کاتی هەمواری یاسای بودجە ناتوانن هیچ بڕەپارەیەکی تر خەرجکەن لە ناو بودجەکەیە لەبەرەوەی کە بە پێی مادەی 77 یاسای بودجەی 3 ساڵە پێویستە حکوومەت خشتەی داهاتی نوێی خەرجی و لەگەڵ بڵین داهات و خەرجەکانی بنێرێتەوە بۆ پەرلەمان بۆی هەموار بکرێ و پەسەند بکرێ و لەبەرێکە لە ئێستایە کە ئەمڕۆ 21 یەکە تا ئێستا حکوومەتی فیدراڵ هەمواری یاساکەی نەناردۆتە پەرلەمان کەواتە حکوومەتی فیدراڵ خۆشی ناتوانێت هیچ بڕەپارەی خەرجکە جگە لە مەعاش جگە لە موچە بیمافیا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەگەر بەڕێزت دقت بە هەفتەی ڕابردوو ئەمە تەواو بکەم لە هەفتەی ڕابردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بڕیاردرا کە 618 میلیارد دینار بنێردرێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ مانگی یەک بەڵام ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی دووپاتێوەی کردەوە کە ئەوان ئەم بڕەپارەیە بەردەوامە بێ لە مانگەکانی داهاتووە ئەگەر هاتوو هەمواری یاسای بودجەش دوا بکەوێ واتە ئەگەر لە مانگی یەک لە دوو لە سێ هەتا ئەو کاتێک کە قانونی موازنە تعدیلە کرێ ئەوان بەردەوامە بن لە ناردی ئەم بڕەپارەیە کە ڕەنگە 618 میلیارد زیاتر یاخود کەمتر بە پێی خەرجە فعلەکانی حکوومەتی عێراقی بەڵام وەکو بڕی شایستەی موچە مانگانە ئەم بڕەپارەی ئەنێرن واتەمە قەرز نییە بەڵکو شایستەیە ئیستیحقاقە حسەی هەرێمی کوردستانە لە قانونی موازنە بەڵام پێویستە هەرێمی کوردستان داتای بابڵین مۆزەفینی خۆی وەکوتم ناویان و هەروەها بڕی موچەکانیان دەرماڵەکانیان لێبڕینی خاننشینەکان هەموو ئەمانە بنێرێتە حکوومەتی فیدراڵ و خۆشبەختانە وەکو وەزیری دارایی باسی کرد لە ئێستاە هەرێمی کوردستان توانین بڵین نزیکەی 300,000 ناوی
پێشکی فەرمانبەرانی ناردووە تا زانیاری نزیکەی 300,000 ناردۆتە دیوانی شاودێری دارایی فیدراڵی و وەزارەتی دارایی وردبینی بۆ کراوە بەڵام هێشتا ئەمە کۆی ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە لەبەرەوە ئەوان چاوەڕێیەکەن تەواوی ئەو زانیاریانە بگات تاوەکو ئیطلاقی ئەو بڕەپارەیە بکەن بۆ موچەی فەرمانبەران تاوەکو وتم تا کاتی هەمواری یاسای بودجەی 2024. باشە دیارە نەمیست قەتع بکەم لەسەر زانایەکانە دکتۆر نەرمین بەڵام کەمێک سادەتر دەمەوێت گفتوگۆ بکەین بەڕاستی بەڕاشکاوی بە تایبەت بۆ ئەو خەڵکی کە ڕەنگە کەمتر لە زمانی ژمارەکان تێبگەن هێندەی لەوەی لە جەنابەت تێبگەن پێیان بڵێ کە موچەکانتان نافەوتێەوە وە موچەکانتان لە کاتی خۆی دەگاوە ئەم کەم و کورتەی لە موچەدا هەیە ڕێک دەبێتەوە خەڵک جۆرێک لە ناومێدی توش بوویانی لە شەوانی ڕابردوو لە پانۆراما لەگەڵ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی بەڕێز قسەم کرد هەروەکو جەنابەت لەسەر پارتێکی سیاسی کوردی ئەنی بەڕاستی ئەو گەشتبین نەبوو لەوەی کە ئەو کێشە و ئاریشانی لە نێوان هەرێم و بەغدا هەن بە کاتێکی کورتخایان چارەسەر ببن ئەنی دکتۆر نەرمین ئەو هەموو گیر و گرفتانی باست کرەوە ژمارە و داتایانی کە جەناب بە دەڵی پێویستەی بەڕێکەوتن و گفتوگۆیانی هەموو ئەمانە لە کاتێکی کەم و کووردا چارەسەر دەبن ئەم بارودۆخە سەختە دارایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە زوو چارەسەر بێت. خۆی ئەوەی جەناب دەڵێ تەواوە هاوڕام لەگەڵ بەڕێستا کە ڕەنگە ئێمە کاتێکی زیاترمان پێویست بێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە یعنی لە بیرمان نەچێ ئێمە نزیکەی 10 ساڵە دابڕانێکی لە نێوان هەرێم و بەغدایە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەغدا پشکی هەرێمی کوردستانی نەناردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان سەربەخۆنەوتی خۆی فرۆشتووە بەڵام ئەمڕۆ واقعێکی کە هاتۆتە ئاراوە ئەوەیەکەوە هەرێمی کوردستان بە پێی بڕیاری دادگای فیدراڵی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان هەڵوەشێنراوەتەوە بە پێی بڕیاری دادگای ناوبژوانی پاریس هەرێمی کوردستان ناتوانێت نەوتی خۆی سربەخۆ هەناردە بکە کەواتە لە بەرامبەر ئەمەیە پێویستە حکوومەتی فیدراڵیش پابندەکانی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکە کە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێت و هەناردە بکرێت کەواتە ئەمە ئەرکی حکوومەتی فیدراڵە لە مقابلی ئەمەیە شایستەکانی هەرێمی کوردستان دەستە بەرکە بەڵام ئەمانە وەکوتم کێشەی کەڵەکەبووی 10 ساڵی ڕابردووە بیرمان نەچێ ئەو بربەستەی کە کەمێک پێشسا باسم کرد و ڕەنگە لە ماوەکانی ڕابردووە هێندە باسمان کردبێ لە میدیاکانە ئەمڕۆ هاوڵاتێکی سادەش ئەم دەستەواژەی ئینفاقی فعلیەی بیستە بێکە لە 2015 خراوەتە یاسای موازنە و باسی لێوە نەکراوە من وەکوم خۆم وەکو پسپۆرێکی داراییش نەبیستە بوو تا ئەم ساتە وەختانەی کە لە ساڵی ڕابردووە گفتوگۆی یاسای بودجەمان کرد ئینجا زانیمان کە شتێکی وایە لە 2015 خراوەتە ناو قانونی موازنە و باسی لێوە نەکراوە کەواتە کۆمەڵێک کێشە هەیە ئەمڕۆ کۆڵەیە سەری هەڵداوە بەڵام ڕیشەی هەیە لە ماوەی ساڵانی ڕابردووە ئەمە دروست بووە بۆیە پێویستمان بە کاتێکی زیاتر هەیە بێگومان بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە بەڵام لێرانەیە شتێک هەیە خاڵێکی ئیجابی ژەوەیەکەوە لە دوای ڕوونکردنەوەی ئەم واقعانەوە لە وەکوتم پشبەست بەو مافانەی کە لە ناو دەستورە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە ئەو واقعەیە کە هاتۆتە کایەوە و کە کوردی ژۆک و پێکاتێکی سەرەکی لەم حکوومەتی ئێستا لە عێراقا فەرمانڕەواییەکە هەمووانە مافی خەڵکی کوردستان توانێت بڵین پارێزراوە بە پێی یاسا و بە پێی دەستور بەڵام پێویستی بە کاتە بۆ ڕەوینەوەی ئەم کێشانەوە بۆ ئەوەی کەواجارێکی کە پەیوەندەکانمان لە نێوان هەرێم و بەغدایە پەیوەندیکی دروست بێ لەسەر بنەمای تەفاهم و لەسەر بنەمای شەفافیەت و زانیاری دروست بۆ ئەمەش ڕەنگە یا بڵین ڕاستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەخۆران ماندوو بوون چونکە قەیرانی دارایی هەرێمی کوردستان توانێت بڵێم 10 ساڵ زیاتری تێپەڕاندووە بۆیە موچەخۆران ماندوو بوون لە چاوەڕوانەیەکی زۆرە ئەگەر ناومێدیش بوو بێتن لە هەموو هەڵوێست و هەوڵەکانی ڕابردوو مافی خۆیانە بەڵام من ڕاستگۆیانە ئەمە بڵێم ئێستا نیەتێکی جدی هەیە چ لە حکوومەتی فیدراڵەوە چ لە حکوومەتی هەرێمەوە چ لایەنە سیاسیەکانەوە لە ناو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق بۆ ئەوەی کەوا بەدەر لە هەموو کێشە ئاڵۆزیەکان پرسی موچە کە قوتی هاوڵاتیان و بژێوی موچەخۆرانە بەدەر بکرێت لە هەموو کێشەکانی تر هاو شێوەی فەرمانبەرانی عێراق جانەوتی عێراق ئەفرۆشرێ نافرۆشێ نرخەکەی بەرزا بەرز نییە نەوتی هەرێم ئەفرۆشرێ هەنارداکرێ وەستاوانە هەموو ئەمانە بەدەر لە هەموم کێشانە هاوشێوەی کۆبوونی خۆراک چۆن مانگانە کە بەشێکە لە خەرجی حاکیمە مانگانە ئەنێدرێ بۆ هەموو شارەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بیرۆکەکە بەو شێوەیە کەوە موچەش بە هەمان شێواز بە هەمان میکانیزم مامەڵی لەگەڵا بکرێ و بەدەر بکرێت لە هەموو پابندەکانی سەر هەرێمی کوردستان بۆی ئەمە تا ڕادێکەتوانم بڵێم هیوایەکی باش هەیە مێدێکی باش هەیە کە لە ئایندەیەکی نزیکە لە ساڵی 2024 ساڵانی دواتر
کێشەی موچە بەشەیەکی ڕیشەی چارەسەر بکرێت. باشە دکتۆرە نەروین باس لەوە دەکرێت کە موچەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێک دەخرێەوە ڕۆژانە ینی زانەری جۆرا و جۆر بڵاو دەبێتەوە پێ دوایە ینی لە دوای چارەسەربوونی ئەم کێشە و گیر و گرفتانەیانی هەرێمی کوردستان و موچەخۆران دیارە مەبەستن لەگەڵ بەغدا لە یەک وا دەدا موچە وەربگرنیانی دەگاتە ئەو ئاستا؟ بەڵێ لە ماوەی ڕابردووە ئێبە لە کۆبوونەکانمان لەگەڵ ئەو لیژنەیە کە بەڕێز سەرۆکوەزیرانی فیدراڵ پێکی هێنابوو بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەندامانی لیژنەی داراییە چەند کۆبوونەیەکمان ساز کردووە دیارە ئەمە ئەتوانم بڵێم لە ماوەی پشووی پەرلەمان نابوو لە ساڵی پارە لە کۆتاییەکانی ساڵی پارەوە دوورەتوانم بڵێم لە چای میدیاکان ئەم کۆبوونانە ئەنجام درا بۆەوەی کەوا بگەنە گەڵاڵەکردنی بیرۆکەی هەموارکردنی یاسای بودجە و ئەو دقەی کە پێویستە لە ناو قانونی موازنەیە باڵێن دابڕێژرێتەوانێ بە تایبەتی لە مادەی 11ە بۆ ئەوەی کەوا کوتمان موچە چارەسەر بکرێت لە ناو پشکی هەرێمی کوردستانە و بەدەر بکرێت هەموو پابندیەکانی هەرێمی کوردستان. جگەلەوە ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی باسی بابەتێکی تری کردما ڕەنگە زانیاریەکی نوێ بێ ئەوژێ باسی لەوە کرد کە ئەگەر هاتوو تەنانەت دقەکانی ناو قانونی موازنەش هەموار نەکرێتەوە لە بڕێکە مادەی 77 یاساکە لە بڕگەی دووەمیا بازدەواکە کە تەنها خشتەی داهات و خەرجی نوێ بنێردێتەوە بۆ پەرلەمان بۆ هەموارکردنەوەی تان باسی لەوە کێرەگەرهات و دقەکانیش هەموار نەکرێتەوە وەکو خۆی پابندیەکانی سەر هەرێم بمێنێتەوە و هەروەها مادەی 11 و دەستەواژەی خەرجی فعلی بمێنێتەوە. ئەو بەڕێز وەزیری دارایی باسی لەوە کرد کە ئەوان ئەتوانن لە ڕێگەی هەمواری خشتەی داهات و خەرجەکانەوانێت چارەسەری پرسی موچە بکەن بە تایبەتی خشتەی ئەلف کە ڕەنگە سا دەرفەت نەبێ بچینە وردەکاریەکانەوە لە کاتێکیکای باسی بکەین. باسی لەو کرد کە ئەوان ئەتوانن لە ڕێگەی هەمواری خشتەکانی داهات و خەرجیەوە کە هاوپێشی قانونەکەکرێت ئەتوانن چارەسەری پرسی موچە بکەن و مسۆگەری موشەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن. بەڵام هەروەکو لە سەرەتایە وتم هەروەکو لە نووسراوەکەی وەزارەتی داراییە لە ڕۆژی 16 مانگە ئاراسی دام و دەستگاکانی عێراقی کردووە بە حکوومەتی هەرێم و بە تایبەتی وەزارەتی داراییشەوە کە پێویستە زانیاری ورد و تەواوی سەر بابڵین موچەی فەرمانبەران و ناویان و هەروە دەرماڵەکانیان بنێرن بۆ وەزارەتی دارایی بەمبەستی وردبینیکردن. جگە لەوە باسی لەوە کرد کە بابڵین لە ماوەی ڕابردووە لە ئەنجامی سەردانەکانی شاندی هەرێمی کوردستان و گفتوگۆیان لەگەڵ وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندی دارەکان سەبارەت بە مەرجی ئەوەی کە پێوترێت تەوتینی ڕەواتب واتە موچەی فەرمانبەران لە ڕێگەی دامەزراوە بانکیەکان و دابەش بکرێت و هەموو فەرمانبەر خاوەنی ئەژمارێکی بانکی بێ. باسی لەوە کرد کە تا ڕادێک ئەمەش جۆرێک لە تێگەیشتن دروستبووە لە نێوان هەرێم و بەغدایە کە مەرجنیە وەکوی لە ماوەی ڕابردووە باسەکرا کە ئەبێت تەنها لە ڕێگەی چەند بانکێکی دیاریکراوە بێ وەکرێت لە ڕێگەی ئەو ڕێکارە ژمێریاری و دارایانەی کە لە نێوان بانکەکان و بانکەکانی حکوومەتی فیدراڵە هەیە ئەمەش تا ڕادێک ڕێگە چارێکی بۆ دۆزراوەتەوە. ئەوەی کەوا گرینگە لە ئێستایەوەیەکەوە داتای فەرمانبەران بگاتە حکوومەتی فیدراڵ وەلامان کاتیشە هەنگاوەکان خێراتر بکرێت بۆ ئەوەی کەوە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش ببنە خاوەنی ئەژماری بانکی هاوشێوەی فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەتی فیدراڵ. خاتون نەربیانی ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت سەرجەمیان ئاماژەی دڵخۆشکردن بەڵام وەک لە سەرەتای گفتوگۆکەشمان باسمان کرد کە خەڵک تووشی ناومێدێکی سیر بۆ لەم بابەتانەدا ینی ئەوەی کە ئێستا دەیبینی نیەتەکەیان هەوڵەکە لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان کام لە زۆر جدیترن لەسەر بابەتەکە چکە ڕاشکاو بم لەگەڵ تا زۆربەی کات حکوومەتی هەرێمی کوردستان نیە پاکی خۆی دەرەبڕێ لەوەی کاڵێ ئێمە هەموو داتا و ژمارەیەکمان ڕادستی بەغدا کردەوە بەغدایانی یاری بەکات دەکا لەگەڵمانەوە پرسی بودجە بەکارێنێ بۆ وەک بابەتێکی سیاسی و پێچەوانەکەشی بەغدا بە هەمان شێو دەڵێ دێمە چاوەڕی داتا و زانەری دروستین لە هەرێمی کوردستان ئەنی دەکرێت ئەمە بۆ ڕوون بکەیتەوە چۆنە بابەتەکە؟ جا لە ڕاستیا من نامەوێ بڵم خەتایکێ بووە و لە ماوەی ڕابردووە بە پرسیارەتی نادیارە جەناب وەک چاودێرێکی بارودۆخەکە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی و ئەندامی لیژنەی دارایی بەڵێ قسە لەسەر داهاتوو بکەیت بەڕاستی لە ئێستایە وەکوتم
حکوومەتی فیدرال و بەتایبەتی شخصی بەڕێز سەرۆکوەزیران زۆر جددیە لەسەر بابەتی چارەسەرکردنی پرسی موچە لەو گفتوگوانەی کە ئێمە لە ماوەی ڕابردووە لەگەڵ بەڕێزی ئەنجاممانداوە و ئەو لیژنەی کە لە پێوترە لیژنەی ئەمری دیوانی کە پێکهێنراوە لەلایەن سەرۆکوەزیران و ڕاستپێدراون بۆ چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران و بەتایبەتی ئێمە وەکو فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان کە زۆر مۆسەربوون لە ماوەی ڕابردووە و هەوڵەکانمان بەردەوام بووە بە گفتوگۆکردن لەگەڵ فراکسیۆنەکانی تر و لایەنەکانی ترە لە دەرەوەی پەرلەمانیش لەگەڵ هێزە سیاسیەکانە بۆ ئەوەی کەوا چارەسەری پرسی موچە بکرێت لە هەرێمی کوردستانە چونکەمە ئەولەویەتی یەکەمی خەرجەکانە لە هەردوو حکوومەتی فیدرال و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە بووین کە لە ناو قانونی موازنەشان لەبەر گرنگی پرسی موچە داوای ئەوەمان کردووەکەوە لە هەموو بڕەپارێکێتە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەویەت بە دابشکردنی موچەی فەرمانبەران و خانوشینان و مەشبوتە مادەیەکی یاسایی لە ناو قانونی موازنەیە لەبەرەوە توانم بڵێم لە ئێستا ئێمە مصڕین وەکو فراکسیۆنە کوردستانەکان و کوتومێکیتی نیشتیمانی کوردستان و کۆندامانی لیژنەی دارایی حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئێستادا بەڕاستی مەواقعە کە نەتوانرێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت و داهاتن نەوتیەکانیش بە شێوە نەکات کە خەرجیەکانی پێ دەستەبەر بکرێت کەواتە لە ئێستایا دانوستانکردن و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵە بۆ زامنکردنی مافی هەرێمی کوردستان لە ناو قانونی موازنەیە ئەمە توانم بڵێن باشترین بژاردەیە و بیرشمانێش ئێمە دوجارمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە دەوڵەتی عێراق و لە ناو دەستوری هەمیشەی عێراقا مافەکانمان لە ناو ئەم دەستورەیە جێگیر کراوە لەبەرەوە ئەم بڕەپارانەی کە نێردرێ بۆ هەرێمی کوردستان ئەمە مافێکی یاسایی و دەستوری هەرێمی کوردستان ئەمە خێر و پیتاگ نییە بە هەرێمی کوردستان بکرێ هەر بۆیە ئەمە تەنانەت لە گفتوگۆکانیشە لە ماوەی ڕابردووە کاتێکە باز لە پرسی موچەکراوە وەکو دۆخێکی ئینسانی مامەڵیان لەگەڵا کردبێ یاخود وەسف کرابێ بەڕاستی من هەڵوێستم هەبوو لەسەر ئەمە بابەتێکی خێر و سەدەقە نییە بڵێن ئەمە تەنها حاڵەتێکی ئینسانیە و ڕەچاو بکرێ بەڵکو ئەمە مافە کاتێکە توانیت و ئەمە بخیتە چوارچێوەی دۆخێکی ئینسانی و مرۆیەوە گەرهات و لەسەر و مافەکانەوانێ بەشی نەکردبێت و بتەوێت هاوکاریکی زیاتری بکەیت بەڵام پرسی موچە مافێکی یاسایی و سەرەتایی موچەخۆرانە لەبەرەوە ئەم مافە یاساییانە پێویستە لە چوارچێوەی یاساکانی عێراق جێگەی بکرێتەوە و ئەوەی لە ماوەی ساڵانی ڕابردووە بە شێوەیەک لە شێوەکان ئاستەنگی دروست کردووە بۆ ئەم مافانە ئێمە هەوڵین و هەروەکو لە ماوەی ڕابردوو شاکارمان بۆ کردو بۆیکەوە ئەم بربەستە یاساییانە چارەسەر بکەین بیگەڕینەوە ئەو دۆخەیەکەوە پشکی هەرێمی کوردستان تا ساڵی 2013 بێکێشە هاتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان تەواوی شایستەکانی کە لە ناو بودجای بۆی دیاریکرا بە ڕێژی لە ساحە حەڤە وەریەگرت دیارە ئەمانەش وەکوتم هە لە سەرەتاوە پێویستی بە کاتێکی زیاترە لەبەرەوەی کە کێشەکان قوڵ بوونەتەوە و ساڵانێکی زۆری بەسەراتی پەڕیەوە بەڵام بێگومان هەمیشە ئومێدێک هەیە بۆ چارەسەرکردن تا ئەو کاتێک کە وەکوتمان نیەتەکان بە ئاراستی چارەسەرکردنی کێشەکان بن. زۆر باشە مەسەلەی بابەتی میکانیزمی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان جەناب بەدیانی جگەلەوەی کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و پسپۆڕێکی ئابووریشی و کەم و زۆر ئاگداری بارودۆخەکە ینی شێواز و پێدانی سیستمی دابشکردنی موچەش لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدانیەوە موچەخۆران گلەیان هەیە لە زۆر ڕۆ لە بابەتی پلە بەرزکردنەوە لە شێوازی مەسلەی پسپۆڕی و خزمەت و ئەوانە ینی پێ دوایە حکوومەت هێرێمیش ئەبێ قۆڵی لە هەڵماڵە لەوەی لەگەڵ چارەسەری ئەم کێشانی کە جەنابەت باسی دەکەی ئەویش ینی چاکسازێکی بنەڕەتی بکە لە سیستمی موچە لە هەرێمی کوردستان خۆی گومانی تیانە هەر کات پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەسترایەوە بە موچەخۆرانی حکوومەتی فیدراڵیەوە کەواتە فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی موچەخۆرانی حکوومەتی فیدراڵ هەمان ئیمتیازات و هەمان موچە و شایستەکان ئەیانگرێتەوە و ئەو پلە بەرزکردنەوەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ڕاگیراوە لە هەرێمی کوردستان ئەویش سەرپێخرێتەوانەیە جگەلەوەی کە خاننشینانی هاوشێوەی خاننشینانی حکوومەتی فیدراڵی موچەکانیان بە پێی یاسای خاننشینی یەکگرت و خەرجەکرێت کە پارساڵ بڕیاری دادگای فیدراڵیشی بۆ دەرچووە کە بە پێی قانونی ژمارە 9 ساڵی 2014 پێویستە مامەڵە لەگەڵ خاننشینانە بکرێت ئەمە گەرهات و کوتمان ئەو شاوەڕوانیکەوە هەمانە سەبارەت بە پرسی بوچە لە نێوان هەرێم و بەغدا وەک ئەوە بێکەوە ئێمە ئەیخوازین و توانرا موچەی فەرمانبەران جا بکرێتەوە لە پابەندەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوشێوەی موچەخۆران و خاننشینانی حکوومەتی فیدراڵ ئەبنە خاوەنی یاخود بە هەمان شێواز و میکانیزم موچەکانیان وەرەگرن شایستەکان
موچەکانیان هاوتای ئەوانەی حکوومەتی فیدراڵە بێ بەڵام سەرەتاوە ئەوەیەکەوە پێویستە هەژماری بانکیان بۆ بکرێتەوانێ و هەروەها زانیاری دروست و ورد سەبارەت بە موچەکانیان بدرێتە حکوومەتی فیدراڵ بەڵام ئەمێنێتەوە سەر میکانیزمی خەرجکردنەکە جا ئەوە با بڵێن ڕاستەوخۆ بدرێتە ئەو بانکانەی کەوا ئەژمارە بانکەکانیان تیاکراوەتەوە یاخود ئەکرێت لە ڕێگەی مەقاسەوە ئەو ژمارە بانکیانەی کە لە هەرێمی کوردستان کراوەتەوە و بۆیان ئەکرێتەوە لە داهاتووە ئەکرێت لە ڕێگەی ئەو ڕێکارە داراییانی کە هەیە لە نێوان بانکەکانە کە کۆمەڵی تەفاسیلی تری هەیە ڕەنگە بۆ فەرمانبەران لە ئێستا گرنگ نەبێ باسیکەین بەڵام گرنگەوەیە وەزارەتی دارایی بۆ ئەوەش وەکوتم کار ئاسانی کردو و ڕێکاری خۆی باس کرد ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی کە ئەوان هاوکارە بن لە چارەسەرکردنی ئەم بابەتەشە کە چۆن بتوانێت موچەکان لە ڕێ ئەژماری بانکیەوە بخرێتە سەر ئەژماری فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان واتە لە ئێستاە بڵم جارێکیکە نیەتێکی باش هەیە خواستێک هەیە کە توانین بڵین زۆرینەیە من ناڵێ 100% هەمووی بەڵکو زۆرینەیە بۆ چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام وەک لە کوردەواریە وتیوانە چەپڵە بە یەک دەست لێ نادرێت ئەواتە پێویستەکە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵیش هاوکار و هەماهنگ بن چونکە ئێمە لە ئەنجومەنی نێران بێگومان چاوەڕوانی هاتنی هەمواری یاساکەکەین لەبەرەوەی کە هەمواری یاسای بودجە هاوشێوەی یاسا بودجە خۆی پێویستە حکوومەت بینێرێواتە ئەمە کارێک نییە لە پەرلەمانەوە بنێرێتەوە بۆ حکوومەت لەبەرەوە پێویستە ڕژنووسی هەموارەکە لە حکوومەتەوە بێ لەبەرەوە چاوەڕوانەکەین لە ئایندێکی زۆر نزیکە ئەم هەمواری یاسایە ڕێکەوتنی لەسەر بکرێت لە نێوان هەرێم و بەغدایە تاوەکو بە زووترین کات بێتە پەرلەمان و هەموار بکرێتەوە و کۆتایی بهێنرێ بە ئەو کێشە و ئالۆزیانەی کەوا لە ماوەی ساڵان ڕابردووە لە نێوان هەرێم و بەغدایە هەبووە. باشە خاتون نەربینانی ئەوەی کە گرنگە بەڕاستی ئەنی ئەو بارودۆخ و سەختیەیە کە تووشی موچەخۆرانی هەرێمی کوردستان بووە لەسەر بابەتی ئەنی ڕێکبوونەوەی موچەکانیان پێ دوای چارەسەربوونی کێشەکان میکانیزمێک هەبێ بۆ ئەو موچە فەوتاوانی کە هەیە دیارە من زۆر باسی کۆنەکان ناکەمەوەی کە پێی دەوترێت سەردەمی پاشەکەوتنی و موچە و ڕۆبا موچە لە باسی ئەم دوایانەی ئەخیر دەکەم کە چەند مانگێک موچە دواکەوتوانی پێ دوایە لەگەڵ چارەسەربوونیوانە ئەم سیستمەش ڕێک بێتەوە خۆی لە ڕاستیە گرنگ هەیە و گرنگتریش هەیە دیارە و بابەتی کە بەڕێز باسیەکەی بابەتی پاشەکەوتی موچە و ئەو موچانێکەوە فەوتاون پاشەکەوت کراون لێبڕینی بۆ کراوەمان هەمووی بابەتی گرنگن من بۆ خۆمێکێکم لەو موچە خۆرانەی کە بەر لە کاری پەرلەمانتاری پێشتر وەکو موچە خۆرێکی حکوومەتی هەرێم بە هەمان شێوە لێبڕینی موچە کراوە بۆ موچەکان لەبەرەوە پرسێک نییە نامۆ بێ بە من وەزانیاریم نەبێ لەسەری بەڵام گرنگتر هەیە لەمەش ئەوەیەکەوا لە ئێستا ئێمە چۆن بتوانین لەم ساڵە لە 2024 لێرە بە دواوە نێڵین جارێکی تر پاشەکەوتی موچە دروست بێت نێڵین جارێکی تر موچە دوا بکەوێت جارێکی کە لێبڕینی موچە دروست بێتەوە لە هەرێمی کوردستانە لە کاتی خۆیان سی ڕۆژارێک موچە دابشکری ئەمە باڵێن گرنگترە زانی لە ئێستا لەم قۆناغەیە کە کاریشی بۆکەین کەوا بتوانین ئێمە لە ئەم بودجەی ساڵی 2024 و 2025 کە بەردەوامی هەیە بە پێی قانونی سێ ساڵی پارکە دەنگی بۆ دراوە بتوانین موچەی موچە خۆران مسۆگەر بکەین ئەمەی کامێنێتەوە بێگومان و کوتم ئەوە شەر گرنگە کە لە داهاتووە چۆن کار بکەین بۆ گەڕانەوەی ئەو بڕەپارانە ئەمەش دیارە پێویستی بە پاکتاوی دارایی هەیە لە نێوان هەریم و بەغدایە لەناو شارمەوە مادەیەکە لە ناو قانونی موازنەیە کە ساڵانە لە هەموو قانونی موازنەکانە دووبارە بۆ تۆتوانە بۆم لە ساڵی 2007ەوە ئەم بڕەپارەیە یاخود ئەم دقە هەیە لە ناو قانونی موازنەیە کە ئاڵێ پێویستە هەرێم و بەغدا پاکتاوی دارایی بکەن تەصفیه حساب بکەن ئەم تەصفیه حسابە هەر نەکراوەوە بەردەوام ئەم دقە دووبارە بۆتەوە هەموو ساڵێک ساڵەکەیان بۆ زیاد کردو تەنانەت ساڵی پار کە لە مادەی 12 ئەم دقە دووبارە بۆ تۆ نووسراوە تا کۆتایی ساڵی 2022 یعنی دڵنیا ئەم جارش کە بێتەوە جارێک کارە نووسێتەوە تا کۆتایی ساڵی 2023 کەواتە ئەکرێ بابەتی پاشەکەوتی موچە و ئەو شایستانەی کە هەرێمی کوردستان هەیە لە ماوەی ڕابردووە وەری نەگرت بچێتە چوارچێوەی ئەم تەصفیه حسابۆ لە نێوان هەرێم و بەغدایە ئەو کاتە ئەگەر هەرێمی کوردستان مافێکی زیاتری وەرگرت بۆ بێ بیگەڕێنەوە گەریشوەری نەگرت و کەمەوە چاڕوانەکەین چکەمە نزیکەی 10 ساڵ شایستەکانی خۆمان وەرنەگرۆ لە حکوومەتی فیدراڵ ئەو کاتە کرێ لەم شایستانەی کاکەوێتە لای حکوومەتی فیدراڵ بێلۆ میکانیزمێکدا بدرێت بۆ گەڕانەوەی ئەو پاشەکەوت ئەو موچانەی کەوان نەدراوە جگە لەوەمە بڕگەیەکی تر هەیە کە لە ماوەی ڕابردووە
ڕەنگە قسەشمان لەسەر کردبێ پێشتر لەم کەناڵە بەڕێزی جەنابتانەوە بابەتی زیادەی نرخی فرۆشتنی نەوتی خاو کە زیاد لە ئەو سعرەی کەوا جێگیر کرا لە ناو بودجەیە کە لێستا $70 بۆ بەرمیلێک و چاڕوانەکرێت بۆ بودجەی ساڵی 2024 هەمان نرخ با بڵێن جێگیر بکرێتەوە لە ناو قانونی موازنە کە $70 بۆ بەرمیلێک سەرو نرخی $70 کە لە بازارەکانی جیهانە بێگومان لە سەر $70 لە ئێستا و ساڵی پاریش بە درێژایی ساڵی پار نزیکەی $85 بۆ تقریبان ئەم زیادەی سعری نەوتە ئەگەر بێت و لە داهاتوویەکی نزیکە نەوتی هەرمی کوردستانی شەناردە بکرێتەوە جا هەر بڕەنەوتێک بێ 400,000 بەرمیلەکە بێ یاخود کەمتر بێ یاخود زیاتر بێ ئەوە لە زیادەی سعری فرۆشتنی ئەو 400,000 بەرمیلە بەڕێژێ لە 130 هاوشەی پارێزگاکانی تر مافی خۆمانە بێت داوای ئەوە بکەین کەوا زیادەی نرخی فرۆشتنی نەوتی خاو بدرێتەوە بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان بتوانێت بەکاری بێنێ بۆ گێڕانەوەی ئەو پاشەکەوتێک کە لە ماوەی ساڵانی ڕابردووە لە موچەی فەرمانبەرانە کردوێتی بۆیە وتم ئەمانە کۆمەڵێک ئەتوانێت بڵێن ڕێکار و بیرۆکۆ پێشنیازی ترە کە لە داهاتووە ئەکرێ قسەی لەسەر بکرێ بەڵام لە ئێستاە لەوە گرنگتر ئەوەیەکەوە چۆن ئێمە ڕێگری بکەین لەوەیەکەوە جارێکی تر موچەی فەرمانبەران هەرێمی کوردستان دووچاری پاشەکەوت و لێبڕین بێتەوە یاخود دواکەوتن بێتەوە بۆیە مەسەلەی جێگیرکردنی پشکی موچە لە ناو قانونی موازنەی اتحادیە ئەمە بەلامانەوە لە ئێستا گرنگترینە وەکاری بۆ ئۆکەین و ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیکە هەمواری یاساکە بێتە پارلەمانە چەنە بەڕێز وەزیری دارایی باسی لەوە کردکەوان هێشتا بڵێن هەمواری یاساکەیان تەواو نەکردووە لە ئەنجومەنی وەزیران و ڕەنگە چەند هەفتێکی تر بخایەنێ چونکە بێ پێشبینیەکانیان دقیق بێ سەبارەت بە بڕی ئەو نەوتێکەوە بەرهەمە هێنرێ و نرخەکەی لە بازارەکانی جیهانە دیارە کۆمەڵێک پێوەەر هەیە کە بێ لە بەرچاوی بگرن تاوکو خەمڵاندن بۆ ئەم بابەتانە بکرێت داهاتە نانەوتەکان هەموو ئەمانە تاوەکو بتوانن خشتەیەکی نوێی داهات و خەرج بنێرن بۆ پەرلەمان بە بێگومان بەڕێکەوتنیش لەگەڵ هەرێمی کوردستانە و یەکلاییکردنەوەی پرسی موچە ڕەنگە ئەمە چاڕوانەکرێ بکرێتە مانگی دووشبات واتە مانگی دووەوە ناردنی هەمواری یاساکە بەڵام ئەوەی کە مای دڵخۆشیەوەیەکەوە بەڕێز وەزیری دارایی دووپاتی کردەوە تا کاتی هەمواری یاساکە و چارەسەرکردنی ڕیشەی پرسی موچە ئەوان بەردەوامە بن لە ناردنی ئەو پڕپارەیە کە شایستەی هەرێمی کوردستانە و ئەمە قەرز نییە ئەمە سولفە نییە بەڵکو مافی هەرێمی کوردستانە لە بودجێ حکوومەتی فیدراڵی دیارە ئەو پڕپارەیەش ڕەنگە تەواوی شایستەی موچە خۆران دابین نەکات هەروەکو حکوومەتی هەرێم پێشتر لە سەردانێکیانە بۆ لیژنەی دارایی باسییان لەوە کرد کە نزیکەی 913 ملیار دینار پێویستە بۆ دابشکردنی تەواوی موشەی موچە خۆران لە فەرمانبەران و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی و هەروەها خانە نشینان لەبەرەوە ئەو بڕەپارەیە کە 618 ملیار دینارە لەلایەن حکوومەتی فیدراڵ بڕیاری لێدراوە ئەمە تەنها ڕێژەی 12.67 پشکی هەرێمە لە ناو قانونی موازنە بە پێی کۆی ئەو بڕەپارەی کە بۆ موچە تەرخان کراوە لە تەواوی عێراقا بۆیە ئەمە لە ئێستاە ئەگەر بەشی تەواوی موچەی فەرمانبەرانیش نەکات لە هەرێمی کوردستان ئەکرێت لەگەڵ داهاتە ناوخۆیەکانە هاوشێوەی مانگەکانی ڕابردوو حکوومەتی هەرێم بتوانێت ئیدامەی پێباد و بتوانێت موچەی پێدا بەشکا مانگانە تاو کاتەی کە هەمواری یاساکە لە ناو ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراقا دەنگی بۆ ئەدرێ و بەو شێوازەی کە ئێمە خوازیارین بە شێوەیەکی ڕیشەی چارەسەری پرسی موچاکرێت و ژمارەی فەرمانبەران یەکلایەکرێتەوە لە نێوان هەرێم و بەغدایە و دوای وردبینیکردن بۆ ئەوەیکەوە تەواوی موچەخۆران موچەکانیان بچێتە سەر بودجەی فیدراڵی هاوشێوەی موچەخۆرانی حکوومەتی عێراقی. باشە دکتۆرە نەربیندارە حکوومەتی عێراقی بەتایبەت لەم ساڵدا زۆر هەوڵەدات کە مامەڵەکان بکرێت بە ئەلکترۆنی لە نێوشیاندا قسە هەیەیان دەوترێت کە لە ئایندەدا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەلکترۆنی و لە ڕێگەی کارت بانکیەوە دەبێت ینی پێ وایە لەگەڵ چارەسەربوونی ئەو کێشانە و پەسەندکردنی جارێکی دیکەی یاسای بودجە ئیتر موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بەم ڕێگایە موچە وەردەگرن؟ لە ڕاستی بابەتی پرسی بە ئەلکترۆنیکردنی مامەڵە دارایەکان لە عێراقا ئەمە پرسێکی فراوان و گەورەیە تەنها بند نییە بە موچەخۆرانەوە بەڵکو لە ماوەی ڕابردووە حکوومەتی فیدراڵ هەنگاوی ناوە بۆ بە ئەلکترۆنیکردنی مامەڵە دارایەکانی کڕین و فرۆشتن و چەند هەنگاوێکیان گرتۆتە بەر تەنانەت بە جگە لەو موچەخۆرانەی کەوا ساڵانێکە موچەکانیان وەرەگرن لە ڕێگەی بانکیەوە
کار بۆەوە کراوە کە فرۆشتنی بنزین لە بنزینخانەکانە لە ڕێگەی کارتی ئەلکترۆنیەوە بێ و لامان کاتیشە کار بۆواکرێ کە سیستمی دەفعی ئەلکترۆنی وی کە پێوترە POS-ئەکان لە ناوەندەکانی فرۆشتن دابدرێ و هاوڵاتیان بتوان لە ڕێگەی کارتی بانکیەوانەیە مامەڵەی کڕین و فرۆشتنەکانی خۆیان ئەنجام بدەن. دیارەمە پرۆسەیە کە ڕەنگە کات بخایەنەوە نییە با بڵین لە ماوەی مانگێک دوو مانگێک تەواوە بێت، چونکە ئاشناکردنی کۆمەڵگا بە سیستمی دەفعی ئەلکترۆنی هاوشێی وڵاتانی دەرودراوسێ و توانین بڵێن سیستمێکی جیهانی ڕەنگە کاتێکی زیاتری بوێ. بەڵام هەنگاوەکان لە ماوەی ڕابردووە هەنگاوی باش نراوە و حکوومەتی فیدرال بەنیاز هەنگاوەکانیشی خێراترکە بۆ ئەم پرۆسەیە. بەڵام بێگومان ئێمە ناکرێ وەکو هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەم هەنگاوانە بین، چونکە جگەلەوەی کەوە شێوازێکی سەردەمیانەی جیهانیە ئەمڕۆ بۆ مامەڵەی کڕین و فرۆشتنەکان لە نێو بازار و ناوەندەکانی کڕین و فرۆشتن و هەموو توانین بڵین بازارکردنی ئۆنلاینیش لامان کاتان ناکرێ ئێمە کۆرەمی کوردستان داببڕین لە ناوەڕاست و باشووری عێراق. پێویستە ئێمەش هاوشێوە هەنگاوەکانی حکوومەتی فیدرال هەرێمی کوردستانیش هەنگاو بنێ لەم بوارەیە بتوانێتەوە سەرەتا بە ئەژماری بانکی بۆ فەرمانبەران دەست پێ بکە، تاوای لێ بەکارهێنانی سیستمی بانکی و ئەلکترۆنی بۆ تەواوی هاوڵاتیان ئەبێتە سیستمێکی چڵین ڕۆژانە و سیستمێکە بێت کە هەموو هاوڵاتیان پێی ئاشنا ببن و پێویستە ئەمە هەنگاوی جدی بۆ بنرێت. تەنها ئەوە نەبێت کە تەنها بابلین حەسر کرێ لە فەرمانبەرانە وەرگرتنی موچەیە، بەڵکو پێویستە ناوەندەکانی کڕین و فرۆشتن و بازارەکان و مارکێت و سوپەرمارکێتەکان هەموو ئەمانە ئامادەکاریان بۆ بکرێ بۆی کەوا بچنەوە ئەم تۆڕی مامەڵەکردنی دارایی ئەلکترۆنیەوانێ و کوتم بابەتێکی سەردەمیانەیە و وڵاتانی دەرودراوسێمان چەندین ساڵە بەکارێنن لەبەرەوە ئەبێ هاوشێوەی ناوچەکانی تری عێراق هەرێمی کوردستانیش ئامادە سازی بکە بۆ ئەم با بڵێ ئەم سیستەمە نوێیە. لەبەرەوە مەسەلەی پێدانی موچەی فەرمانبەران توانین بڵێن ئەمە حەلقەیەکە یاخود هەنگاوێکە یاخود بەشێکە لە ناو ئەم سیستمە. دیارە دەستپێکردنیش بە موچەخۆران لەبەرەوەیەکەوە موچەخۆران ژمارەیان زۆرە و ئاسانتر ئەتوانرێت بە حکومی کە دامودەزەکانی دەوڵات ئەو کەسانێکەوە کاری تیاکان زۆرینیان خەڵکانی خوێنەوارن لەبەرەوە کرێ خێراتر ئاشنا بن بەکارهێنانی ئەم سیستمە و حکوومەت خۆی توانێت کۆنتترۆلی ئەوە بکات کە ماگانە ئەو بڕپارەیەکەوە موچەی فەرمانبەرانە بێخەتە سەر ئەژمارە بانکیەکانیان و ئەگەر هەر شایستەیەکی یاخود هەر دەرماڵەیەکە بخرێتە سەری وەلامان کات چاگە هەر لێبڕینێک بێتایبەت بێ بە خانە نشینی و هەر لێبرنێکی تر لە موچەکانیان ڕاستەوخۆ مان بڵێ لەگەڵا بکرێ بەم شێوەیە توانێت بەشێکی تەدریجی ئەم سیستما شۆڕە بێتەوە فراوانە بێ وای لێ بێت هەموو کۆمەلگا کاری بێ بکە. بەڵێ ئەمە وەکوتم هەنگاوەکانی حکوومەتی فیدراڵە کە ئێمە ومێ دەکەین لە هەرێمی کوردستانیشە کار بەم سیستمە بکرێت لە ئایندێکی نزیکە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی دارایی. سپاس بۆ ڕوونکردنەوەکانە کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان بوویت. بەڕێزان پانۆرامەتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.